کارەبا هەر نەماوە یعنی بتەوێت کە ئیشێکی پێ بکەی بۆ نمونە گسکێکی کارەبایە بۆیلەرە یعنی ئاو گەرمکردنە چکە ژیانی ڕۆژانەمە هەمووی پێوەستە بە کارەباوە بەس هیچ یعنی هیچ کارەبا نییە و هیچ سوودێکمان لە کارەبای ڕێسینە ئێمە ئەنوین هەر مۆلیدەیە بەیانیش زوو هەڵەستم هەر مۆلیدە ئێدە نازام لە چ کاتێکە ڕێسیەتەوە وەڵڵی وەعزی خۆمان کارەباکەمان باش نییە هیچ باش نییە هەر بۆیلەرێک گەرم ناکە 2 ساعات 3 ساعات هێو ئەڕات و یێتەوە تە ئاوایە هیچ نییە یعنی ئیسفادەی لێ ناکەین داواکاری چی؟ داواکاریم وەیە چاییگا حکوومەت کارەباکە نەفرۆشێ نەیە بە مووسڵ کەرکوو بیا بە ئاوڵاتی خۆی دۆخی لەگەڵ کارەبایە پێم وایە پرتاپرتێکەیە بەس شتێکی وانێ ئەم کارەبایی کە ئێستا ئێمە وەریەگرین و ناوی کارەبایە یەکێکە لەو پاژماوە کۆنانی حکوومەتی بەعز و زەیەکی کۆنە ماوەتەوە لێرە بۆ سەرمایەداری و بازرگانی بەکاردێت هیچ خەڵکی کوردستان کارەبای نییە ئەگەر لە وڵاتی کە بۆیە ئاسایە بوو کە کارەبا باش نەوێت بەڵام لە وڵاتی وەکو کوردستان کە ئەو هەموو جێگا شیاوەیە کە 27 شوێنی شیاو بۆ بەنداو دروستکردن کاتێک کە بەنداوەکانیان دروست کرد وزەیەکی کارەبایی باش بەرهەمێنرێ یاخود ئەگەر عەقڵی ئەویان نەبوو باوڵێن بەنداوەکان دروستکردن وزەی کارەبایی بەکاربێن لایەن ئاوەکان و بەنداوەکان و ئەتوانن دەرەگەی شای ئەزمەرەوە باوڵێن دەرەگەی وزەی باوە بەکاری بێن یاخود دەرەگەی شێوازە جیاوازەکانەوە وزەی کارەبا بەکاربێن وەکو وزە سروشتەکان بەڵام بەداخەوە سوودەگرن لە وزەی خۆر کە وڵاتی ئێمە ئەتوانێت سووی لێبینێ بەڵام داخەکە لەوەیە کە عەقڵێکی گەشەپێدانی مرۆییمان نییە